بەرنامەی ماڵ و حاڵ بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای شمیم گوڵبەهار پێشکەش دەکرێت. ڕۆژێک لە ڕۆژان مەرجانە خانم لە بازاڕەکەدا بە دوای برنجە دڵخوازەکەی داگەڕا. برنجی کۆبانی لە ناکاو چەتەکان چاویان چوە سەرگەردانە بە نرخەکەی. بە دوای کەوتن علی بابا فریای کەوت و لە دەستی چەتەکان ڕزگاری کرد. سمسم بکەیرەوە. هاتنە ناو ئەشکەوتەکەوە، بەڵام چەتەکان بەردەوام لە دوویە گەڕان. سمسم بکرێرەوە. بەکردنەوەی برنجەکە دەرگا کەش کرایەوە. چەتەکان بە شوێنەکەیان زانی، بەڵام بە بۆن و تامی برنجی کۆبانی مەزبوون و خەیاڵیان لای گەردانەکە نەما. برنجی کۆبانی گەوهرە بە نرخەکەیە. سڵای خۆی گەورەتان لێبێ بینەرانی بەڕێزی بەرنامەی ماڵ و حاڵ خۆشحاڵم. ئیمڕۆ لە گوندی بادلیانی سەر بە قەزای سۆران خۆشحاڵ دەبم کە بۆ بەرنمەیەکی تر لەگەڵتان دادم لە مانگی ڕەمەزانی پیرۆز با بچین تەماشای خێزانە گەورە بکەین، بزانم چ تایبەتمەندێکیان هەیە تاوەکو بە ئێوەی بناسین و بەیەکەوە لەگەڵ وردەکارەکان تەماشای بکەین. فەرموون. السلام عليكم. السلام دايجان أحوالك باششكر قربان ساو كان صجبة وقربان فيصل عبد الله إسماعيل سروشي خيزانم وكاسب كارم. نام كردستان رسولة داتشي من دارانما وجني ماروش. نام محمد فيصلة كوريا ومالم واروها بيششم مامۆستای ئامادەییە واروها بەرپرسی ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش. دیوان فەیسەڵ عەبدوڵڵا من کچی ئەو خێزانم، دەرچووی بەشی ژمێریاریم و لە مامۆستای حیکمەشم بەرپرسی بەشی یەکەی منداڵان و نەوجەوانە. من خەولە فەیسەلم، کچە بچووکی ئەو ماڵم، خوێندکاری زانکۆمە و بەرپرسی بەشی خوشکانم لە ناوەندی ڕێکخراوی قوتابیان. من هودا غەفور، بووکی ئەم خێزانم بەشی پەرستاریم تەواو کردووە، مامۆستام لە نووری حیکمە و کارژێرم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سۆرە. ڕامیار فەیسەل عەبدوڵڵامە، کوڕی ئەو ماڵەشم کوڕی فەیسەلی، بە دەرچووی بەشی یاساشم هەر لە زانکۆی سۆران لە ساڵی 2015ەوە زانکۆم تەواو کردووە. مام فەیسەڵ سای خۆی گەورەتان لەوێت. سەرساوە بەخێر بیست. یاخوا سەلامەت موفق سپاس بۆی کە میوانداریتان کردین، دنیایەک مەمنونی. ئەو ماڵ هەمیشە ئاوادان بێ یا ڕەبی. بەخێر بن سەرچاو سەرسەرم. یاخوا سەلامەت موفق بیشەڵا شەڵام خێزانە هەمیشە بەرەکەتدار بێ بە خۆشی لە دەوری یەکتری کۆبنەوە. یاخوا سەلامەت بیاخوا. سەلامەت بیا. مامە گیانگە باسی بکەین بۆنم لە تەمەنی ئێمەشدا ماشەڵڵا ئەم ساڵ ڕەمەزانەکەی جەوێکی فێنکە خۆشی هەیە، بەڵام پێشتریش بە ڕۆژوو بوون لە وەرزی هاویندا، لە وەرزی گەرما کە ڕۆژەکان کاتەکەی درێژ بووەوە گەرمایەکی تااقەت پڕووکێن بووە. ئێستا لەگەڵ ئێستاگەر بەراوردێکی بکەین لەگەڵ ئەم فێنکایەتە هیچ جیاوازێکی هەیە؟ طبعا جیاوازی زۆرە، جیاوازی تەمان ئینسان لە هاوینێ پەڕۆژدی بی و لە ئێستا برێم جستانە. ڕاست جستان و هاوین زۆر فەرقی هەیە. زۆر بەتابەتیەوە ئەگەر ماڵتان هەر لە گوند بووە ئیشی دەر و دەشتان کردووە و بەرێ وەختی خۆی ینی ئەمە بەڵێ بەردەوام لە دەرێ بووی، بەڵێ ینی لە کەسابەت بووین، خەریکی کەسابەت و پیش شتانە بن، یان درونەوە یان دار بووی یان هەر
تشتێک لە بەردەستی بە ئەو وەختی ئەو ئیشەمان دەکرد ئیشەکەشتان کردو بە ڕۆژوش بوو ئارێوەلا بە ڕۆژی دەب پێخوای گەورە ئینشاءڵڵا سەلامت ئەجو پاداشتێکی زیاترتان وەرگرت بێ سەلامت بیا خوا سەلامەتتان کەوا مگە سەلامەت بنیا خوال ڕازی بێ ئینشاءڵڵا سەلامەت بن زۆر زۆر سپاس داگیان سەلامی خوای گەورەتان لەوێ سەلامی خوای لە تۆش بێ بەخێر بێ سەرچاو سەلامەت چێشە خۆش بیاخوا هەمیشە ئاوادان بێ یا ڕەبی لەگە مالێن گۆش بەخێر سەر هەر چاو خۆش بیاخوا ئیمان هەبی گیانەگەر بۆ من لە ڕەمەزانانی پێشووتر هەر لە ناو بەهاردا هەبێ یاخود لە ناو بەهاردا هات بڵێ ڕەمەزانیان لە ناو وەرزێکدا هات بێت کە ئیشی دەر و دەشت هەبوو بێ ئێوە کردوتانە بەێ ئەمە ئەوە وەرزە زانی بە بەهاران مەسەلەن ئەچوونە جیا و کەنگر و ڕێواس و چێر و چش نەدۆت و پەنیر و چش نەکرد و مەس نەکرد و مەشکە نەژاند و ئەوە ینی برێم وەختێ ئەو شتەی زۆر باشە بە پایزا چرو نەکرد و دەرندینان و مەسەلەن ئەوە ئیشی پایزان ئیشی پایزان بە هاوینان گەرمە نەدروی جۆ نەدروی لە دوو زەلامەکان برێم زەلام ئان دروی ئەمەش خڕ نەکردو و ئەم کێشاو بە ڕۆژی شەبووین هەم کابانێ مارێ بووین و هەم دیش لە دوو پیاوە خۆن ئیشە کرد هەردووک نەکردمان سەلامەت بخوای گەورە لێت ڕازی بیشەڵڵا ئێجە هەر وەرزەک مەسەلەن ڕەمەزان شندە هەموو وەختا گرتیە مەسەلەن بەهاران گرتیە هاوینان گرتیە پاییزان گرتیە ئەمە ئیشێ خۆن کردێ و بە ڕۆژیش بووین ئەرێوەڵانی کاتە ڕەمەزان هیچ بیانوکی نیە بیانی نەبووە هیچ نانە برێم ئەو ڕۆ بشتێنین یان میوان چون هەر هەبووینە ینی قەدیم و زەمان ئەمە مارن بە میوان بووە دەرێ ژۆرێ مندارێ خۆشن هەبووە سەلامەت بێخوای گەورە لێت ڕازی بیشەڵڵا ئەزر و پاداشت و بدا بەخێر بێت یاخواسەلام ئەیدا تو پێم بڵێ ئەم منتیقەی ئێرە بەچە جیابەهارێکی بەناوبانگا بەخوای جیابەهاری ئەگە دوور بڕۆی کەنگر ئەسلێرک ئەو شتە بە ناوبانگە بەس برێم لە ناو ئێرە نا ها لە دەوروبەری تۆرکە و گۆرمزە و شتیوە هەیە بەری هەیە بەس مەسەلە ئەگە بچی ئەو چیانە ئەسلێرک زۆرە ڕێواس ئەسلێرک ئەوش ئیستا برێم لەبەر ئەو بار و دۆخەی عالەمەکەش زۆر نەوێری لەو چیا و چۆلانە بسوڕێ بەری نەبەهرەوەزی دەچون ئەرێوەڵا زۆر چوینە برێ ئستا ژان و شتم هەیە لەبەر لاق و پشت و ئەوانە ینی ئەو ساڵانە و دو ساڵانە نەچوویمە نەکوار چوینە ئەرێوەڵمان سەلامەت بخوای گەورە لێت ڕازی بیشەڵڵا لەگەڵبی ئەزر و پاداشت و بدا ئەو ڕەمەزانە و لەو قبول بیشەڵڵا بە قوربانە بخوای گەورە لێمان هەبی زۆر زۆر سپاس کاکرامیار سڵای خۆی گەورەتان لەوێت زۆر سپاسەکان بەخێر بێن سەرچاوە سەلامەت بنیاڕە بێ خۆش بیاخۆ لە قسەکان باست کرد کە قانونتان تاوا کردە ساڵ چەند تاوتان کرد بەڵێ ساڵی 2014 پازتەمان کردە لە زانکۆی سۆران لە زانکۆی سۆران هەر لێ تاوتان کردە زۆر باش ئەی لەگە قورئان لەبەرکردن و قورئان خوێندن والله ئێستاش هەر بەردەوام لەگە قورئان خوێندن تقریباً 18 دزۆکم لەبەرکردوونە زۆر باش یعنی ئێستاش هەر بەردەوام چەند جوز لەبەرە تقریباً 18 دزۆ ئەیخوای گەورە بەرەکەت تێ بخەی ئینشاءڵڵا زۆر باشە ئەگەر باس لە قورئان خوێندنەکەی بکەین لێ ورد ببینەوە کام کاتانە بە جۆگرتن بە خوێندن ناوەڵە زیاتر بە جێگرتن لەبەرگرتن زۆر باش لەبەرکە خاوەن پێلای تایبەتی ناتوانانی بخوێنیوە وەڵا ئەی حەز لە چ دەنگی قاری ئەیەکە ئەزر نەبێ بەخوای زیاتر محەممەد سەدیق منشاوی منشاوی جگە لەو واللهی زیاتر بە لەو لەبەرکردنەکەی حسەری جێ ئەگرم چکە و وازحترە دەنگەکەی زۆر باش کاک ڕامیار لەکەی بووم بە خاوەن پێداویستی تایبەت ئێوە وەڵا لە ساڵی 2003ەوە بەهۆی ڕووداوێکەوە بوو واللهی بە هۆی کەپسولی ئەڵغەمنام دەستاقی هەر لێ ناو ماڵەکە زۆر باش لەوەختی وە هەلی هاتیمەوە ئەی خوێندن تاواکردن وڵا خوێندنی شانی 3 ساڵ وازم لە خوێندنیان یان لەو کاتێوکە ئەم لێ هاتی پۆلی هەفتی بەنەر تێستام تاو کرد بوو ئێزا لەو کاتیوە بە جێگرتنەوە بە تەزیل خوێنم تاوا کردووە خوێن تاوا کرد شێز هاوکاری سەرەکی یارمەتی دەری سەرەکیت بوو لە تاواکردنی خوێندن بەخوایانی خوشک و برا و بابم بە تایبەتی ئەنی بەڕاستی زۆر سپاسان یەکەم ینی زۆر هاوکارم بوون مامۆستاکان هاوڕێکانم زۆر زۆر هاوکاریان کردومە ماشاءالله ئەی توانی ساندێک قورئانمە بۆ بخوێنی بەدەنگ فەرموو
آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين جزاك الله يا ربي خوي قرب پاداشتی خێری نەبڕاوت پێ بەخشێ ئینشاءالله يا ربي بارك الله دەستەکان خۆش بێ ئەخوا مامۆستا سڵای خۆی گەورتان لەوێت سڵاو لە جەنابیشت بەخێر بێن یاخواست یاخوا سەلام خۆشحاڵتان کردین گەلێ یاخوا بەخێر سەلامەت بن هەمیشە خۆشحاڵ بن یا رەبی یاخۆ سپاس بۆی کە پەیوەندیکردن و بەستنی ئەم دانیشتە تۆ هۆکار بووی بۆی یارمەتیدان گەورەتان کردین یاخۆ سەلامەتان سەرچاوان مامۆستا چییە یاخوا سەلامەت بن تاوعەتان کردووە بەرەرە وەڵام ئەوەندەی متابعەمان کردووی دەستخۆشتان لێ یەکەین خوای گەورە موفقتان کە یاخوا ئینشاءالله سەلامەت بن بەرنامەکەتان ئەو کلێنەی پڕ کردیتەوە کە لە میدیای کوردیدا هەبووە دەستەکانتان زۆرم خۆش پێ بێ خۆشەکە تێڕوانیتان ئەوە موفقتان بین طبعاً ئامانجی بەرنامەکەی ئێمە لە چاو کەناڵەکانی تێو کەناڵانەی کە بۆ نمونە هەندێک شتی نامۆ دانەوە بیناسێنن کە ببێتە لە کەدارکردنی خێزانی کوردی ئێمە بەعکسەوە ئەو خێزانانە بە کۆمەلگای دەناسێنەوە سەر لەبەر کە دیسان هیوایەک بۆ دڵەکانیان بەخشەکەەوە تا خێزانی جوان لە ئەو کۆمەلگای داماوە دەستەکانتان خۆش بێ وڵی میدیای کوردی طبعاً پڕە لەو شتە نامویانەی کە بەڕاستی نامون بە کولتوری کوردەواری خۆمان و نامون بە دین و بە ئەخلاقی کوردەواری جێدەستان دیارە دەستەکانتان خۆش بێ خوای گەورە موفقتان کە ئینشاءالله ئێوە توانیوتانە بەپێی توانە بربەرەکانی ئەو شتە ناموانە بکەن ئینشاءالله خوای گەورە موفقتانەکە ئینشاءالله یاخوا سەلامەت مامۆستا گەورە بوون لەناو خێزانێکی ئەوە بە تایبەتی بۆ نمونە کە دایک و باوکێک کە ئەلفبێ خوێندەواری نیانە بەڵام ماشاءالله بە شێوازێکی زهن ڕۆشنبیری ئەولادانێکان پەروەردە کردووە کە هەم خودی خۆیان و هەم دەوروبەرش سوودیان لێبینی و چۆن دەیبینی طبعاً وڵا بەبێ مجاملە ئەمە کوڕی ئەو داک و بابەینە والحەمدولله لەگەڵەوەی بە خۆیان نەخوێندەوار بووینە بەس هیچ کاتێک ڕێگر نەبووینە لە بەرامبەر ئەوەی کە چۆنە بینی ئەمە لە سەردەمە گەورە بووینە جیلی نەوەتەکان ئەبینی گەورەبوونی مەیان سەردەمی هەرزەکاریمە لە کاتێکدا بووە خەڵک زۆربەی خۆی داوەتە دەست کەسابەت و یعنی بە زمانی حاڵ دەستی داوەتە پارە پەیداکردن و ئەو شتانە بەڵام ئەلحەمدولله داک و بابیمان نەک هەر ئەوەی کە ئەمیان بۆ ئەو جیانە تەوزیه نەکردیە بەڵکو دەستیان گرتوین و ئەمیان ناردیتە بەر خوێندن جاچ لە خوێندنی مەکتەبێبی یعنی خوێندنی قوتابخانە وەچ مەکتەبی شەرعی و ئەو شتانە دەرس و دیراسەتی شەرعی ئەلحەمدولله ئەمە لەگەوەی لە گوندی بەپێی پێویست دەرس و دیراسەتی شەرعی علومی شەرعی نەئەخوێندرا لۆیە ئەمە یعنی ئەو ئەرکەیان دایتە بەرەخۆز ئەرکەیان کێشایەکە ئەمیان ڕەوانەی شاری کردیە لە ئەوەی لەو دەرس و دیراسەتانە بێبەش نەبین الحەمدولله یعنی دنیایەن و قیامەتیەن ئەمە قەرزباری داک و بابی خۆین نزای خێران بۆ دەکەن یا ڕەبی ئەو خێزانانە هەر هەبن ئینشاءالله لەگە داک و بابی هەموو لایەکی خوا سەلامەت تاکە سەلامەت بیاخوا اینجا با پرسمام ساگان پسپۆریتان وەڵا من بەخۆم خەریزی بەشی فیزیام پەروەردە فیزیام تەواو کردووە لە زانکۆی سەلاحەدین کۆلیژی پەروەردەی شەقڵاوە 4 ساڵ لەوێ قوتابی بوومە خۆشم ئێستا هەر وانەی فیزیا ئەڵێمەوە لێرە لە مەکتەبەک لە ئامادەیەک الحەمدلله خوای گەورە تەوفیقی داینە و ئەتا ئێستاکەش هەر بەردەوامی هەڕێ ڕۆشن بن ئینشاءالله لەگەڵ کاری ڕێکخراوەی وەڵا خۆشم
بەحکمەوەی بەندە بەرپرسی ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە ئەو ڕێکخراوەی کە کۆمەڵە کەڵە پیاوی پێشکەش بە کۆمەڵگەی کوردەواری کردیە الحەمدوللا چ لە ڕابردوو چ لە ئێستاشدا خۆمان ئەکتیڤین لەناو ئەو ڕێکخراوە خوێندکاریە الحەمدوللا کۆمەڵ ئەندامەکمان هەیە لەو سنوورە خەریکی کار و چاڵاچیە بین ساڵانە بەپێی توانە ئەوەی کە لە بەردەستمان هەبێ هەرچەندە کۆمەڵێک کەم و کورتیمان هەیە چ لە ڕووی مادیەوە یان کۆمەڵە لایەنە دیکە بەڵام الحەمدوللا بەپێی توانە خۆمان خەریک کردووە بۆ ئێشە ڕێکخراوەیەوە خوای گەورە ئینشاءڵڵا لێمانی قبوڵکە ئینشاءڵڵا لەڵ لەگە خوێندنەوە خوێنەرێکی سەرسەختی وەڵڵی الحەمدوللا بینم لەگە خوێندنەوە باشە ئێستاشی لەگەدابی بەڵام کەمەک سست بووینە بەراورد بە سەردەمی برێ چەند ساڵێک پێش ئێستا بڵێن سەردەمی گەنجی خۆمان الحەمدوللا لەگە خوێندن کتێب ئەگەر پێم وایە من قەناعەتەکەم هەیە ئەگەر خوێنەریش نەبی بەڵام کتێب لە ماڵی هەبی هەر باشە چونکە بڵێ نەڵێی کۆمەڵە میوانێکی ئەزیزی وەکو جەنابتان دێ هەر ناچاوک بۆ کتێبانە خشینی خۆی لە خۆیدا ئەوەش شتێکی خراپ نییە باشە وەبزانم زۆرتەوە ئەو بوارێکە حەسان لێ زۆرترین کتێبتان تێدا خوێنتەوە چ بوارێکە مامۆستا وەڵڵی طبعاً لە بوارەکەی خۆم بە حکمیەوەی بوارەکەم کە برێ فیزیایە الحەمدوللا تا ڕادەکی باش توانیتم خۆم پێ بگەینم لەو ڕۆیەوە بەڵام بەگشتی طبعاً ئەمە وەکو موسڵمان پێویستە کە لە ڕووی دینیەوە خۆمان باش پرچەکەین بە چەکی قەڵەم و خوێندنەوە الحەمدوللا لەو ڕۆوە توانیتم هەتا حەدەکی زۆر ئەو کتێبانەی کە پێویست بوون لۆ ژیانی خۆمان چ لە قورئانی پیرۆز یان فەرموودە صحەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و چ لە ڕووی کتێبە ئاینەکانی دیکە ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم و ژیانی پێغەمبەرانی دیکە بەگشتیان کۆمەڵە کتێبێکی فەلسەفی هەیە کە لە بواری ئاینی توانین جێپەنجیان بەجێ هێشتیە ئەوانە خۆمان خەریک کردووە و بەگشتیش خوێنەرم یعنی خوێنەری هەموو کتێبەکانم بەڵام ئەوەی کە زۆر حەزم لێبی جیاواز لە برێپسپۆری خۆم حەزم لە کتێبی مێژوویە بەتایبەتی مێژووی ئیسلام زۆر زۆرتەوە ئەویان خۆی شارەزابوون لە مێژووی ئیسلام دەستپێکێکی باشە بۆی یانیان بە حەزەوە بچێ ناو بواری خوێندنەوە ئەویان زۆر بەڕاستی دروستیان بژاردووە لەگەڵەوەشدا مامۆستا فیزیا هەرچەندە من زۆر شارەزایی نیم لێ بەڵام ئەگە زۆر قوڵبیەوە ئەویشیان دیسان دەچێەوە بواری ئەوەی کە زۆر بە قوڵی بیرکەوە کە دروست خودای گەورە چۆن ئەم کەونەی دروست کردووە پێک هاتەکانی چین شێوازی دروستکردنەکان ئەمەشیان جۆرەکە لە جۆرە عیبادەتەکان بێگومان وڵات طبعاً خۆی یعنی عیبادەتەکان ئەوەی کە پەیوەستبی بە دەرس و دیراستەوە هەر علومە شەرعیەکان نییە بگرە ئەو علومانەی کە بڵێ زانستیشی پێگۆترێت زانستە جیاوازەکان بەگشتی ئەوانیش هەر خۆی لە خۆیدا عیبادەتن طبعاً فیزیاش ڕۆڵەکی زۆر بەرچاوی هەیە لە ئەو کەسانەی کە ئەیانەوێت تێدا خوای گەورە بدۆزنەوە یعنی ئەتوانین کە بڵێن فیزیا لە ڕووی کەونەوە لە بچووکترین شتەوە کە بەچاوی ئاسایی نابیندرێ هەتا گەورەترین شت ئەویش لەبەر گەورەی و دووریەکەیەوە کە بەچاو نابیندرێ تێیدا کۆمەڵە ئیعجازێکی زانستی لە پشتە کە لە قورئاندا باس کراوە بەڵام ئەوەی کە زەیداخە ئەمە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمان یعنی سەرچاوەمان لەو ڕۆی وەکەمە واروەها ئەتوانین بڵین یعنی پاش ئەوەی کە دۆزراوەک ئەدۆزرێتەوە ئینجا موسڵمانان یان کوردەکانی خۆمان پێی پێبن لە کاتێکدا کە قورئانی پیرۆز پڕە لەو شتانە یعنی ئەتوان پڕە لە ئیعجازی زانستی بەتایبەتیش لە ڕووی فیزیاییەوە لە ڕووی فەزاءەوە لە ڕووی کەونەوە پڕە لە ئیعجازی زانستی کە هەر یەکێک لەمە ئەگەر توێژینەوەی لەسەر بکە لەوێوە زۆر بە جیاوازتر لەوەی کە ئێستا مەخوان ناسیە ئەتوانی خوای گەورە بناسی هەر پڕزانیاری بن یا ڕەبی دەستەکانتان خۆش مامۆستا خوا سەلامەتتان کە ئینشاءڵڵا خۆشحاڵ بن موفق بن یا ڕەبی سەلامەت بن یا خوا زۆر سپاس مامۆستا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوش حال طبعا بديداتان شاد خوش حال تربون يا أخوة بخير بسر وسرتاوان سلامت بن يا أخوة يا أخوة بخير مامۆستاجان سلامت بن يا أخوة پێش بەرنامەکەی باست کرد کە سێرچت کردو بۆ بەرنامەی ماڵ و حاڵەوە بە زەروری شدزانی چین بۆ باز دەکەی وارەیە بەڵێ طبعا ئەمن پێش ئەوەی زۆر کەم سەیری تەلەڤیزیۆن ئەەکەی زۆر باش
کە داوات کرد بێنە ماڵی ما یاخوا بەخێر بن سەر و سەرچاوان دیقەتمدا و تەماشام کرد کە کۆمەڵە بەرنامەکەم سیرکردن دیتم ئەمە چەند غیابین لە سیرکردنی ئەو بەرنامانە بە حکمی ئەوەی کەمتر یعنی تەماشا تەلەڤیزیۆنی ئەەکەین بەس کە بەرنامەکەی جەنابتم دیت ئەو فکرم لۆ دروست بوو کە جاروباریش زۆر زەڕوڕە یعنی ئینسان متابعی بەرنامەی لەو شێوەی بکە بەرنامەکی زۆر جوان پڕبەها ئامانزدار زۆر ئامانزدارە پێچەوانەی بەرنامەی میدیای کوردی بە حەقەت پێیان بەو جۆرە بەرنامانە تەواوکەلێنی نامۆی لەناو کۆمەڵگای کوردی پڕ کردوتەوە دەستان خۆش بێ هەر بەردەوام بن ئینشاءڵڵا ئەو بەرنامەی جگە لە ڕەمەزانەوە چی دیکەش بەرە پێ بدە و بەردەوامیان پێ بدە دەستت خۆش بی مامۆستا سەلامەت بن ئەزی ئێمە مامۆستاگیان سەلامەت بی لە قسەکاندا باست کرد لە خۆناسانەکەدا کە بەرپرسی لە دەستگای نووری حیکمە بەشی لاوان و منداڵان ئەویان بۆ باسکە بەڵێ بۆ نمونە لە ناو گوندی بادلیان دەستگای نووری حیکمە بوونی هەیە یاخۆی دەبێت بچن دەرەوەی گوند چۆنا لە کێوە دەستان پێ کردووە بەڵێ طبعا دەستگای نووری حیکمە دەستگایکی سەرتا سەریە لق و بازنەی لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان هەن وە لە سۆرانیش کە لقی سۆران نۆبەرەی لقەکانی هەموو شوێنەکانە یەکەم شوێن کە لقی نووری حیکمەی لێ کراوە سۆران بوو 2007 بە ناوی سەنتەری حیکمەکەدا مەزرا لە 2009ەوە ئێمە دەستمان بە وانەکان کرد ئەها بە وانەی تەجویدی لەوێەوە دەستمان پێ کرد ئەو کاتی بینایەمان نەبوو لە مەڵبەندی کۆمەڵ شوێنێکیان لۆ دابین کردبوون لەوێ وانەکانمان بەڕێوە برد و دواتر لە 2010 بینایەکمان گرت لەوێ کۆمەڵە قوتابیەکی زۆر ڕووی تێئەکرد بە حکمی ئەوەی کە لە ئەو منتیقەی ئەمە تێداین ئەو بژینگەیەکی وهانیە کە وەسائیلی تعلیمی قورئانی زۆر تێدا هەبوو بن جاکە ئەو کاتی دەستگا کراوە و بینایەمان گرت و ئەلحەمدولیلا قوتابیەکی زۆر ڕووی تێکرد ئەلحەمدولیلا و 2 ساڵ ئێمە لە بینایی کرێبووین لە پاش ئەو کاتی 2012 ئەلحەمدولیلا بە یارمەتی خێرخوازان بینایەکی 100 تابقمان دروست کردووە و لەو کاتیەوە بەردەوامین ئەلحەمدولیلا ئێستاش لەو بەشەی کە ئەمن تێدامە طبعاً بەشی زۆرن یەکەی گەنجانی هەیە یەکەی بەهرەدارانی هەیە و یەکەی هەموو یەکەکان بەشی کوڕان و کچانی هەیە ئەمن لەو بەشەی بەرپرسم یەکەی منداڵان و نەوجەوانی کچانە بەڵێ پەروەردەکردنەکەدا مامۆستا بۆ نمونە فێری ئەتەکێت ڕەفتاری دروست بەخۆ دەستگای نووری حیکمە دەستگایەکی گشتگیرە وانەکانی هەمووی گشتگیرن ئێستا ئەو وانانەی کە تایبەتن بە دەستگای نووری حیکمە ئێمە هەر ئەو وانانە دەخوێنن بەڵام وانەکانیان هەندە پڕ و تێر و تەسەلن هیچ لایەنێکی ژیانی بێبەش نەکرد ئێستامە جگەلەوەی کانیاوی ڕەوان کە دەستپێکی نووری حیکمەکە تەڵەبە دێ ئەمە کانیاوی ڕەوانیان پێ ئەرین زائیدەن پەروەردە و ڕێنوێنی ئەو پەروەردە ڕێنوێنیە کە هەر یەکەک بیەوێ منداڵی خۆی پەروەردە بکە ئەو 4 بەرگەی پەروەردەی ڕێنوێنی زائیدەن ئەو 4 بەرگەی پەروەردەی نەوجەوانان لۆبرە پێم وایە بەسێتی ئەرەوەڵە هیچی دیکەی ناوێ ئەلحەمدولیلا جگە لەوەش ئەمە مامۆستایەکان زائیدەن ئەوەی کە بە کورتی هەروانەیە کە دەست پێ ئەەکەین ئەوان کلیلەکی ئەدەنە دەستێت و بەڵام ئێمە ئەو کلیلەی لێیان ئەەکەینەوە ئەو دەرگانیان لێ ئەەکەینەوە بۆ نمونە کە باسی ژیانی پێغەمبەری ئەکا عەلەیهی سەڵات وەسەلام لەوانەیە کورتێک بە 2 پەڕی باز بکە بەڵام ئەمە ئەچین سیمیناریان لەسەر پێشکەشەکەی یان کتابیان پێ ئەخوێنینەوە یاڵڵا ئەەکەینە پێش بڕچێ دەست نوێژە مەسەلەن 2 بابەتی گچکە 2 پەڕی ئەداتێ ئەمە ئەچین بە کردار فێری دەست نوێژیان ئەەکەین بەحەقەت مامۆستاکان کەم تەرخەم نەبووینە لەو بوارەی یعنی زۆر بە گەورەی و قوڵی چوینە ناو بابەتی پەروەردەکردنی منداڵان زۆر باش مامۆستا ژیانی هاوسەریتان پێکێنا و خوانێ بڕ منداڵیش هەیە ماڵتان هەر ناو ئێرە یاخود لە دەرەوەی گوندە بەڵێ ئەلحەمدولیلا ژیانی هاوسەریم پێکەیناوە
تقریبا 13 ساڵە ئێمە هاوسەرین و خاوەنی 2 منداڵین. ئەتمەنیان پچر بەرەکەت بێ ئینشاءالله. مامۆستاگیان لە 2009 تا ئێستا ماشاءڵڵە تەمەنێکە بەردەوام بوون لەگەڵ دەستگای نووری حیکمە. چ هۆکارێک بوو کە بەردەوام بی؟ بێگومان تۆ دایکایەتیت کردووە، ئەنی چوزانم ماڵ و ئەرکی ماڵەوە، ینی هەندێک شت جاری وهەیە سار دەبیەوە، بەڵام ماشاءڵڵە ئەو بەردەوامیە چ هۆکارێک هەبوو بەردەوامی؟ الحەمدولله ئەمە خاوەن خێزانێک بووین، ئیرادەیەکی قایمیان لۆمە دروست کردی کە دانە بڕین لەو دەرسانە. دایک و باوکم بە ژیان بە ئەوەی خۆیان برێ بە قوربانی خۆیان قوربانیاندا لە ئەوەی ئەمەدانە بڕین. سەرەتای ئەوە گەنجەتی، دوای هاوسەری خۆشەویستم کە زۆر پاڵپشتم بووە، چونکە هەر ئافرەتێک ئەگەر هاوسەری پاڵپشت نەبی نەتوانێت ئیشی دەرێ بە جوانی کە خۆی ئێوێ ڕای بکە، بە تایبەتی ئیشی خێرخوازی خۆبەخشی. جگە لەوەی کە ئینسان گوێ ئەگری لەو فەرمودانەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمێ خەیڕوکم من تعەلەمە القورئانە وعەلەمەهو، باشترینتان ئەو کەسن کە قورئان فێر ئەبن و خەڵکیی تریش فێر ئەکەن. یان لە فەرمودەیەکی تر باسەکە اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه، يعني قرآن بخوێنن چونکە قورئان ئەبیتە تکاکار لە ڕۆژی قیامەت لە صاحبەکەی. و ئەو شتەوەی لێکردینە کە بەردەوام ببین، مەسەلەن سەدەها قوتابی لەو سنوورەی ڕوو دەماکاتن بە طموحی ئەوەی کە فێری قورئان ببیتن. ئەو شتەوەن لێ ئەکا کە بەردەوام بین، کۆمەڵێ مامۆستای بەڕێز کە خۆبەخشانە ئەو ڕێی گرتیە و هاوکاریتن. ئەو شتەوەن لێ ئەکا بەردەوام بین کە ئێمە بووینە ئەمیندارێک کە کۆمەڵێک بە سەدان خێزان لەو سۆرانەی ئەمە بکەنە جێی ئەمینی خۆی منداڵەکانی خۆیان تەسلیمی ئێمە بکەن. هەمووی ئەوانە وەکە کە ئێمە بەردەوام بین لە سنتەری نووری حیکمە بە ئومێدی ئەوەی کە خوای پەروەردگار بۆمانی بخاتە سەرتای تەرازوی چاکەکان ئینشاءڵڵە. خوای گەورە هەمیشە بە نێت باشی خۆتان کار ئاسان کار بێ یا ڕەبی. لە دوعای خێر بێ بەشن ئینشاءڵڵە. خوای گەورە بەردەوام چاوەکان مەرج دەکەم. سەلامەتی یا رەب. سەلامەت مامۆستا هودا سڵای خوای گەورەتان لێبێ. سڵای خوا گەورە لە ئێوەش بێ، یاخۆ بەخێر بن سەرچاوان، بەخێر بن سەرچاوان. تۆ وەکو بووکی ئەم خێزانە پێش هاوسەرگیری ینی هیچ پەیوەندیت بە دەستگای نووری حیکمە و مامۆستا توشتیا هەبوو یان لۆتیاتوی نام خێزانەوە دەستداوتە میشانە؟ پێش ئەوەی کە هاوسەرگیری بکەم بێ منەوەی خێزانە لە دەستگای نووری حیکمە مامۆستا نەبووم، وها قوتابیش نەبووم لەوێن دەرێ، بەڵام ئەلحەمدولیلا بڵێ لە خێزانێکی ئیسلام بڵێ پەروەردە بووینە. دایک و باوکم هەمیشە نردویان بۆ لای مامۆستاکان بۆی کا دەرسی قورئان بخوێنین، یعنی لێدا نەبڕاینە. لە تەمەنی 7 ساڵیەوە الحەمدولیلا کە قورئان ئەخوێنین و فێر بووینە، هەم بە تەجویدەکەیەوە هەم بە شێوازی خوێندنەوەکەی. بەس کە هاتمە نێو ئەم خێزانە لە خۆی بە زیادی بێ هەم وەکو قوتابی ئێستا لە نووری حیکمەم هەم وەکو مامۆستا. زۆر باشە. مامۆستای چ بەشێکی لە حیکمە؟ مامۆستای مناڵانم لە تەمەنی 10 ساڵی تاکو 12 ساڵی. زۆر باشە. جە مامۆستا ئەو بەشێک کە تۆ تاوت کرد و بەشی پەرستیاری لەگەڵ بۆ نمونەگەر وەکو ڕەپتکردنە پەیوەندیکردن لەگەڵ ئیشکردن لەگەڵ منداڵدا جیاوازم، بەڵام ئەلحەمدولەوە دەی سەلمێنێکە سەلیقەت جوانە. ئەی دایکاتی کە منداڵێکی تەمەنی چەندە منداڵەکەتان؟ ساڵ و نیوەکە. ساڵ و نیوەکە تەمەنی بچووکە. ئەنی بڵێ بۆن منە ڕێگر نەبوو لەوەی کە بەردەوام بی لەوەی کە هەم هاوکاری هاوسەرت بی لە درێژە پێدان لەوەی کە ئیشی ڕێکخراوەیی دەکا و هەمیش وەکو مامۆستایەکی لە دەستگای نووری حیکمە؟ ڕاستی منداڵ ئەگەر هەبوو ها لە ناو خێزان بڵێ ئەرچی داکەکە قورسترە بی، هەروەها لەوانەیە لە هەندێک شت ڕێگری بکە، بەس لە خوای بە زیادی بێ هەم خێزانی هاوسەرەکەم زۆر یارمەتی دەربوون، من زۆر سپاسیانەکەم، هەم خێزانی خۆم کە زۆر یارمەتی دەربوون. ڕاستە سەرەتاکەی کەمێک لێدا بڕین، وەک بڵێ هەم وەکو قوتابی هەم وەکو مامۆستا نەمانتوانی بچینەوە دەستگا، بەس بەرەبەرەکە گەورەتر بوو ئەم توانی کە بەجێی بێڵم. هاوسەرەکەم کە زۆر پشتیوانم بوو، ڕێگری ئەوە نەبوو کە دابڕم لەو شتانە، زۆر سپاسیەکەم ڕاستی. وچی گوتی هەردووکمان بەیەکەوە ئەو کە لێنەمان پڕ کردیتەوە کە ئەو منداڵ نەبێتە ڕێگر لە خوێندنی قورئان و دەرزدانەوە لە نووری حیکمە.
زۆر باشە مامسا بۆ خۆت مادەما پەرستاری تەواو کردو پێم بڵێ زۆر وردنی لەسەر شێوازی چاودێت چکە لە تەندروستی شارەزای چاودێریکردن جە چاودێری خەوی تەندروستی بێ خۆراکی تەندروستی بێ لەگەڵ منداڵەکەت بخوا بەرە وەڵا وەک بڵێ فەرقی هەیە چونکە هاڵن هەمجا بەشە تووبەکان زۆر قەلەقەنیان ئەوەنە بەس ڕاستی منداڵ ناسکە ها لە سەرەتا چۆن ئەڵێ سەرەتا کە تو پەروەردەی ئەەکەی هەم دەبی فێری بکەیت بەس ئەمە یەک لایەنن پشتگوێ خستو ئەویش تەندروستیەکەیتی لایەن تەندروستی لۆ منداڵ زۆر گرینگە بەتایبەتی لە ساڵەکانی سەرەتا منداڵ ئەوەی کە زۆر مهمە یعنی تو لەوەی کە پەیڕەوی بکەی لە ژیانی ڕۆژانەی لۆ تەندروستیەکەی ئەوەیە کە تو هەتاکو 6 مانگ تەنها شیری بدەیە لە کۆمەلگای ئێمە بەتایبەتی لە ئەوانەی قەدیم یعنی کە منداڵ ئەهاتە سەر دنیا مانگێکی تێ ئەپەڕان ئیدی هەرچ حەزیان لێ بووە ئەیاندایە ئەوە زۆر لە تەندروستەکەی خراپە بەخۆی لە ناو کۆمەلگای ئێمە ئەگەر منداڵ قەڵەو بوو خرپنۆکە بوو ئەوە وە ئەزانی کە تەندروستێکی زۆر باشی هەیە وە ئەزان کە تەوا منداڵەکە ساغ و سەلامەتە ئیدی هەرچی هەیەیان بێ ئەیدەنێ بەس ڕاستی نەساغ و سەلامەتی منداڵەکە بە قەڵەویە نا بەوەی کە زۆر زەعیف بێ واتە ئەبێ ئاستی خۆی وەرگرێ منداڵەکە لە ئاستی تەندروستیە تاکو 6 مانگ پێویستە هیچ نەدێ منداڵ تەنانەت ئەگەر بکرێ دایکەکە شیری خۆی بداتێ ئێستا دایکی ئێستا زۆر بەداخەوم ینی ڕاستی ئەمن یەک بەخۆم زۆر خەملەوە هەڵەگرم کە شیری خۆیان نادەن بە منداڵەکە ئێجا چ بەوەی کە دەوامیان هەیە لەوەی کە لەوەی تەندروستی خۆیان ینی ئەڵێن ئەها تااقەتن نیە شیری خۆمانی بدەینێ و یان هەر هۆکارەکی دیکە هەبی بەس گرنگترین شت لۆ منداڵ لەروی تەندروستیەوە کە تو بیر لێ بکەوە ئەوی شیری دایکە لە پاش 6 مانگ ئەتوانی خواردنی پێ بدەیت بەڵام ئەویش خۆی ڕوونی تێدا نەبی لە کوردەواری ئێمە هەر منداڵ بۆ 6 مانگی ڕێک لەسەر سفرەکەیدا ئەنێن و ئەزان تەواوی دەبێ هەموو خواردنێک بخۆ بەڵام پێویستە داک ئەو شتە لە بەرچاو بگرێ لەوانەیە دەوروبەر بڵێ قەینا ئەتولۆ ئیوهانەی لێ ئەەکەی زۆر بڵێ هاگات لێ و زۆر قەلەقی دوای تووشی نەفسی و شتانەبی بەڵام پێویستە داکەکە ئەو زاڵبوونەی نەفسی هەبی ئەو زاڵبوونەی خۆی هەبی کە بتوانی ئەو تەندروستی لە منداڵەکەی دابین بکات بێ ئەوەی کە جوو لە دەوروبەری ڕابگرێ زۆر تا سواز بۆ ڕێنمایەکانە دەستەکان خۆشە سەلامەت مامۆستایەزی ماشەڵڵا هەم مامۆستا هەم دوکتۆرە وەفەق بن ئینشاءڵڵا سەلامەت بن ئەزیەمە سەلامەت دکتۆرەگیان سەلامەت بن زۆر سپاس سڵای خۆی گەورتان لێ بەخەو لە خان باش شکر سڵای خۆی گەورە لێوەش بەخێر بێن سەرچاوانم یاخۆ بەخێر بێن یاخوا سەلامەت سپاس مەرحەلە چواری زانکۆی و لەگەڵ ئیشی ڕێکخراوەیش ئارێ وەڵا ئەو ئیشێکە لە ڕێکخراوەیدا دەیکەن چییە چۆنە بەخۆی ئەمن بەرپرسی خوشکانم لە ڕێکخراوی قوتابیان بەڵێ بەوەی کە هەر چاڵاچیەک ئەکرێ بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە خوشکانەوە هەبی ئەبی یعنی ها دەستم لەگەڵیدا هەبی زۆر تا بەخۆشم مامۆستای قوتابی ئەوەی ما قورئانی ما کە هەندێک تەڵەبەم هەیە لە هەر لە ناو ڕێکخراوی زۆر باش لەوێ منهەجی تایبەت بە ڕێکخراو هەیە کە پێیان ئەڵێن وزایدن قورئانیشیان پێ ئەڵێن زۆر باشە ئەو چالاکیانەی کە بۆ خوشکان دەکرێت ساڵانەیە بە پێی بۆنەکانە چ جۆرە چالاکیەکەن بەخوای زۆری چالاکیەکە دەور ئەبینی بەڵێ ئەبینی هەندێک چالاکی هەیە بە ساڵانە ئەکرێ بەڵێ بنمونە هەفتەی باڵاپۆشیمان هەیە ئەوە ساڵانە هەفتەیەکی بۆ دابین کراوە ئەوە ساڵانەیە هەندێکیشیان هەر بە بۆنە جەژنەکانە هەندێکیشیان ئەوەیە کە هەر ینی ها وەکو ڕێکخراو هەر وەختێک شیاوبی ئەتوانین ئەنجامی بدەین زۆر باشە ئەو چالاکیانە کەتانەیە بیرۆکەکان بە گروپ بۆ نمونە بیرۆکەی وەردەگرنیان هەر هەرز بیرۆکەیەک هەبێ دەیکەنە چالاکی ناوڵە بە گروپ ئیشی لەسەرەکەین بەڵێ چکە ڕێی گشتی ئەکیید باشترە لەوەی ڕێی تاکە کەس وەربگیرێ زۆر تا ڕێیەکان وەرەگرین و ئیدی ئەەکەین بە پرۆژە و چالاکیتان ساغێشەڵە ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ زانکۆ کە مەرحەلە چوارەی بەحث و شتیوە نەجاتان بۆیان ماوتانە وەڵی خەریکین خەریکن ئەرێ وڵا ئێستا بەحستان پێشکەش نەکردووە ناوەڵە مانگی پێشکەشیەکەین زۆر باشە ئەو بەشە بەشی کوردیوە نیە زمانی کوردی بەڵێ زۆر باش پێت خۆش بوویان هەر شتێک بوو ناچاری بوو کە بۆ تاتەوە بەخوای زیاتر حەزم لە بەشی عەرەبی بوو حکمی ئەوەشی مامۆستای قورئان بوو ڕاستە زیاتر حەزم لە بەشی عەرەبی بووە ها کوبرێ هەر
توانای خۆم لەو بەشە سەرف بکەم ڕاست ئیدی کە ئەو بەشە هاتەوە ئەلحەمدوللا ئێستاش خۆن گونجاندیەوە نەبی کە ڕکم لێبی یان حەز نەکەم بچم تا هەندەشی نەماوە خوێندن جاو دەمێ گەر خوێندن تاوە ئینجاکانە سوزانم ئێمە زۆر جارە گەروان پێدەگوتیم پێشەوەی خوێندن تاوکردانی هەتا خوێن تاو دەکەی ینی هەز دەکەی هەر تەمەنێکی یان تەمەنێکی گونجا بەس دوای هەز دەکەی گەورە بووی گەورانی تەمەنی وڵا هەستەکەی ینی تەمەنی گەنجی تاوی دی ڕحمەت لێوەڕات هەز دەکەی تەمەنی گەنجەتی تاوە ئەشەڵا دوا ڕۆژێکی باش خۆمەرجی ئەم هەلو مەرجێکە لە نام هەرێمەدا هەیە هەروە بێ بوون من هەچی کە تەخەڕجی کە لە ماڵە بەشکم شڵا خۆی گەورەم زروفە بگۆڕێ بۆ شێوازێکمەش بتوانین لە شوێنێکی گونجا و خزمەتێکی باش بکەین ئینشاءالله بەتەمای خۆشحاڵ مەز دەکەم سەلامەت بنجانیمە خواتان کاکامین سەلام عەلەیکوم وعليكم السلام چۆنی باشی شکر قورئان مەمورە خوێنی والله خوينم فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد أي ربي ما شاء الله لێبێ تەمەنت بەرەکەت دار بێ یا ڕەبی دەستەکان خۆش بێ مامۆستاگیان دووبارە سڵای خۆی گەورەتان لەوێ سڵای خۆی گەورە لە ئێوەش سەلامەت سپاس زانیاریم دێ من یعنی بە یەکەم جارمەم جۆرە کفتەی ببینم زانەوە پێ گوترێ کفتە برنج زۆر کەسیش بە کفتە عەجەمی ناوی ئەبن بەڵێ ئەوە هەر گۆشتی لە مەچینەی ئەدەین بۆ نمونە گەر چیلۆیە گۆشتی حیوانی بی چارەگەچی سینجی لێ ئەدەین بەڵێ کەمەک جاترەشی تێەکەین بەڵێ دوو پەرداغ برنج زۆر باشە تێکەڵ یەکەین و مەرەگە چیلو ئەگرینەوە و دەناویەکەین زۆر باش کوڵانی زۆر ناوێ کوڵانی زۆر زۆر ناوێ زۆر باش بە نیو سعات لەسەربی ئەوەندە کفایەتە کفایەتە خواردنەچی زۆر خۆشە لە تایبەتە بێ ئەم منتیقەیە تقریبان بەڵێ زۆر باش وڵی ناڵم من نەمبیست بوو ینی نەمبینیوە منتیقەی لای سلێمانی و بەعام پێم وایە ئەو خواردنیان کەمە ڕاستەکەی هەم سۆران ئەو خواردنەی زۆر چاکەکەن زۆر باشە ئەی چ خواردنێشکە هەیە بۆ من هەر تایبەت بێ بە ئەم منتیقەی خۆتان وەڵڵاهی خواردنە ئەوانەی کە بە ماستی یان دۆی چاکەکرێن نازانم لاینگ و کەشک دۆغا دۆغاوە دۆغاوە هەمان لای ئێمە شەوینە بەڵێ لای ئێمەش زۆر مەڕغوبن لێرە زۆر زۆر ئەوانەی دی هەمووی دووبارەنە ئیدی کفتێ و بریانیە و شفتێ و دۆڵمێ و کوبێ و ئەوانە پێم وایە قوڕاویش و هەیەیان گۆ قوڕاو ئێمە هەمان ئێوە هەتانە هەیتن بەڵێ ئێوە شەتانە زۆر بەزلانی هەرکەی و شێوازی لێنانەکەیان ئەو پێکاتانی کە بۆ نمونە لە ناو قڕاوەکەی دێکیان لە ئەوشلانی لە ناوچێک بۆ ناوچیاوازیۆنیا ئەرێ وڵە هەر بە حەزی خۆشن ئەماش مەرجنە ئللا ئەو پێکاتی لۆ چاکەیت زۆر ئەبینی لە شیوەک لە شیوەچی دیکە پێکاتەکانی کەمەکەین و زیادەکەین بە پێی حەزی خۆمان یخوا دەستانت خۆش بێماندای مامۆستاگە ڕازی بەرەکەتدار بێ سەلامەت بیجانەکەی من بەرنامەی ماڵ و حاڵ بە سپۆنسەری برنجی کۆبانێ بەردەوامە.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم. الله أكبر. تاوەکو نمونەی وەکو ماڵی مامفەیسەڵ و هاوشێوەکان لەم کۆمەڵگایەدا هەبن ئێمە مافی ئەومان نییە خەملەوە بخۆین کە کەسانێک هەن کار بۆ لە ڕێدابردن یاخود تێکدانی شیرازەی خێزانی ناو ئەم کۆمەڵگایە دەکەن. ئەم ماڵیان هەمیشە ئاوەدان سپاس بۆ ماڵ سامحەمەد کە هاوکارمان بوو نمونەی بەرزی و جوانی ناو ئەم کۆمەڵگایان جێگەی شانازین. سپاس بۆ میواندارەکەیان، سپاس بۆ ئێوەی بینەر، سپاس بۆ تەواوی هاوکارانم. تا بەرنامەیەکی تر لەگەڵتاندا دەبم. شاد و بەختەوەر و خوداتان لەگەڵ.